وەرزی جیابەهاریەکانە. دەشت و دەر و دۆڵ و شوێستانەکانی دەڤەری سۆران جۆرەها جیای بەهاریان لێ دەڕوێت. هاوڵاتیانیش بۆ پەیداکردنی بژێوی ژیانیان ئەم جیابەهاریانە دێن و لە بازاڕەکان ساغیان دەکەنەوە. بە قورعان جیابە خۆی بە زۆری لە شاخەکانی کوردستان لای باڵەکایەتی دێ. ئێستا بەعادەتەنیش لەبەرەو سار بەفر و بارانەش گەلە زۆر بوو، لای مەتیقەی بادی ناژدەیان هینە لای ئاکرێ و ئەو جێیانە بە زۆری وەڵایی ئێستانێکە یعنی زەوەکە بڕە گەرم بووە بڕەگە و دوسێ ڕۆژانە ئێستانێکە خواستی زۆر لەسەر یعنی مشتریەکان دێن دەرێ مەسەرەن کەنگری دەباتن چزرەکەی دەباتن پەرکەمێ و ئەوتکە ئەو جیای بەهاری بەعام سلێرک و ئەوانە ئێستا ئەو سلێرکەوە لە کارۆ خیلۆماتیە سلێرک جای بەهاری دەرمانە خاستن لەو کەنگر و ئەوانە هەر زۆربەی زۆری عالەم زۆر حەزی لێیە هێواران نەخۆت هێوارە ناوی برنجمەرە جێ بخۆیە تشتێکی سوکە خۆی جای بواریە خۆی بەخۆی خەڵک هێواران بەرتێکە بوارە زیاتر شتی واخورێ کەنگرە سلێرکە گۆرمزەیە شتانێ. ئێواران بازاڕی جیابەهاریەکان گەرمە. هاوڵاتیان ڕوو لە کڕینی کەنگر و کاردی و سلێرک و لوشە و ئەندرێشە و چەندان گژ و جیایتر دەکەن. لەبەر ئەوەی ماوەی گژ و گیابەهاریەکان کورتە بۆ ئەوەی بێبەشنە بن لە تام و چێژی زۆربەی هاوڵاتیان ئەگەر بۆ جارێکیش بێت ئەوە لە بازاڕەکان دەیان کڕن. جیابەهاریەکان ئێستا بە حکمی وەی کە نەورۆزە و سەرەتای بەهارە خواستێکی زۆریان لەسەرە بۆ نمونە کەنگرە کوارە گەشتانە هاتیە بڵێن کەمە چیمایە سلێرکە کەنگرە لوشەیە کاردیە وزائیدەن هەندرێشەیە هەندرێشەش خواستەکی وەکو دەڵێ زیاد لە هەموو شتەکانی دیکەی لەسەر و سعریشی لە هەمان بەرزترا. ئێستا بۆ نمونە ئەو دەستکەی کە لە دەستی مندایە تازە ئێستانێکە بە 7,000مان کڕیە. گیانە هەموو دەرمانن کڕێن هەموو باش ئەوەی چاکەکەن زەر دەکەن دەڕون و هێلکەیەکەن دەڕون و هێلکەیەکەن هەموو باشن ئەو گیانە هەمووی ئەرێ وەڵڵە هەمووی زۆر دەرمانن کوڕێ من ئێستا ئەوەی دەڕون و هێلکەیەکەین ئەوە گۆرمزەیە کەنگریش زەر دەکەن و هەینێویش دەناو ڕوونی سۆرەکەنەوە تەوە. هاوڵاتیان بۆ هێنانی گژوگیا جۆراوجۆرەکان لە بەیانیەکی زوور و دەکەنە دەشت و دەر و ناوچە شاخاویەکان بەشێکیان بۆ بژێوی ڕۆژانە و بەشێکیشیان بۆ ماڵەوە سوودی لێوەردەگرن سەرەڕای ئەوەی چەندان سوودی تەندروستیان هەیە. ئازاد و مەراوی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.